سڵاو بینەرانی شاد فرێزم کاتتان باش. ئێستا من لە بەردەم یاریگای ئایربرۆکسم کە تایبەتە بە یانەی وەرزشی گلاسگۆ ڕێنجەرز. ئەوەی دەبینن کۆبوونەوەی هاندەرانی یانەی گلاسگۆ ڕێنجەرزە کە لە ئێستادا یاری نێوان گلاسگۆ ڕێنجەرز لەگەڵ یانەی میرن بەڕێوە دەچێت کە لە ئێستادا لە کۆتایی یاریەکەداین کە بە 3 گۆڵ بەرامبەر بە 0 گۆڵ لە پێشەوەی گلاسگۆ بەمەنجام بەش گلاسگۆ دەبێتە پاڵەوانی چامپیۆنشیپی ئەم ساڵی خولی سکۆتلەندا. هەر بەم بۆیەنەشەوە هاندەرانی یانەی گلاسگۆ ڕێنجەرز لە بەردەم یاریگاکە کۆبوونەتەوە و ئاهەنگی سەرکەوتن ئەگێڕن. لە ئێستادا جموجۆڵ و فروخۆشی هاندەران لە بەردەم یاریگادا دەبینین بە بۆنەی بەڕێوەچوونی ئەو ڕێنمایانی کە تایبەت بە لۆکداون و قەدەغەی گشتی پێڕەو دەکرێت لە سەرحەدی بەریتانیا کە یاریەکان بەبێ هاندەر بەڕێوەچێت. هیچ هاندەرێک لە نێو یاریگادا بوونی نییە. ئەوەی کە هەیە لە دەرەوە یاریگادا چاوەڕوانی کۆتایی هاتنی یاریەکە دەکەن و ئاهەنگی سەرکەوتن لەگەڵ یاریزانی یانەکە ئەنجام بدەن. لە ئێستادا گلاسگۆ ڕێنجەرز دەبێتە خاوەنی 55مین نازناوی ئەم ساڵی خولی چامپیۆنشیپی سکۆتلەندا کە ڕکابەریەکی سەرسەختی لەگەڵ یان هاوشاریەکەی سەڵتیکدا ئەنجام دەدات. بەڵام چەند هەفتەیە پێش ئێستا ئەنجامەکان بە شێوەیەکی تا ڕادێکی زۆرێک لای بووبوونەوە چاوەڕێی کۆتایی هاتن ئەم یارییان دەکرد کە لێتا یاریەکەش لە کۆتا چرکەکاندایە کە تەواو ببێت. بەم شێوەش گلاسگۆ دەبێتە خاوەنی نازناوی ئەم ساڵی چامپیۆنشیپی سکۆتلەندا. هەندران بە شێوەیەکی بەرفراوان لە پێش دەستپێکردنی یاریەکە لە بەردەم یاریگاکەدا ئامادە بوون و ئاهەنگی سەرکەوتن دەگێڕن. ساڵانە ئەم خولە کە لە سکۆتلەندا بەڕێوە دەچێت لە نێوان دوو یانەی سەرسەختی ئەم خولەکە لە نێو شاری گلاسگۆدا ئەویش یانەکانی ڕێنجەرز و سکۆتیکن. ئەم ساڵ نازناوەکە بۆ ڕێنجەرز یەکلایی کراوەتەوە کە ڕاهێنەرایەتی ستیڤن جێرارد کە ئەم ساڵ ئاستێکی زۆر باشی پێشکەشت و لە یۆرۆپا لیگی ئەوروپاش لە ئێستادا سەرکەوتوو بۆ قۆناغی هەشتی ئەو خولەت. ئەوەی دەبێن جموجۆڵ و فڕۆخۆشی هاندەرانی ئەو یانەیە. باشە کامێرامانەکەم فۆکس بکاتە سەر ئەو جموجۆڵ و ئەو خۆشی هاندەران لە ئێستادا شێوەیەکی بەرفراوان هێزانیەکان بارودۆخیان کۆنتڕۆڵ کردووە بۆ ئەوەی کە کۆبوونەوەی زۆر و تێکەڵاوی زۆر و بە هەمان شێوە قەرەباڵغی زۆر دروست نەبێت. لە ئێستادا جموجۆڵ و فڕۆخۆشی هاندەران بە شێوەیەکی باش بەڕێو دەچێت بەبێ هیچ پلوپیژیەک. دەمەوێت لە نزیکەوە ئێوە لە ساتە خۆشەکان یاخود ئەو ئاهەنگی کە ئێستا هاندەران ئەنجامی دەدەن بۆیە بگوازینەوە بە بۆنەی پێڕاوکردنی ئەو داونەی کە لە ئێستادا هەیە هاندەران ناتوانڕۆن لەو یاریگا لە دەرەوە یاریگا ئەنجامەکە دەبینن و سات بە سات لەگەڵ پێشکەوتنی یاریەکەدا ئاهەنگەکەیان خۆشتر دەکەن. دەبینین لە ئێستادا بە 3 گۆڵی بێ وەڵام لە پێشەوە یانەکەیان چاوەڕێی کۆتاییهاتنی یاریەکە دەکەن بۆ ئەوەی خۆشی و شادیەکان تێکەڵ بە یاریزانەکان بکەن لەگەڵ هەدەرەوەیان و بەرزکردنەوەی نازناوی ئەم ساڵی چامپیۆنشیپی سکۆتلەندایە. هەندران بە بەرزکردنەوەی ئاڵای یانەکەیان لە هەمان کادا تێکەڵ بە ژمارە 55مین نازناوی ئەم ساڵ تێکەڵ کردووە و جۆش و خڕۆشێکی زۆر زۆر لە هاندەراندا بەدی دەکرێت. ئەمەی کە دەبینن بەردەم یاریگای گلاسگۆ ڕێنجەرز واتە ئایربرۆکسە کە تایبەتە بەیانەی گلاسگۆ ڕێنجەرز کە تایدا 55مین نازناوی ئەم ساڵی خولەکە بەرز دەکەنەوە. ئەم ساڵ یاری گلاسگۆ ڕێنجەرز بە ڕاهێنەرایەتی ستیڤن جێرارد یاریزان و ئەستێرەی پێشوویانی لیڤەرپۆڵ ئاستێکی زۆر زۆر باشی پێشکەشت
و توانی نازناوەکە پێش سنەفەیەک بۆ خۆی یەکلایی بکاتەوە لامان کاتیشدا لە یۆرۆپا لیگی ئەوروپا سەرکەوتنی باشی بەدەستهێناوە و لە ئێستادا سەرکەوتوو بۆ خۆناغی هەشتی ئەوروپا بۆ لێرەشدا نازناوی خولی سکۆتلەندای بۆ خۆی یەکلایی کردوێتەوە لای هەمووان ئاشکرایە کە یانەکانی هەرێمی سکۆتلەنددا بەشداری لە پریمەر لیگی بریتانیادا ناکەن ساڵانە لە ناو هەرێمی سکۆتلەنددا ئەم پولە بەڕێوە دەچێت و ڕێنجرز بە تۆمارکردن یا بۆدەهێنانی 54 نازدا و خاوەنی زۆرترین نازداوی ئەم پولەیە کام ساڵ ژمارەکە دەکاتە 55 ئەوەی دەبینین خۆروخۆش و مزۆڵ و خۆشی هەندەرانی یانەکەیە لە بەردەم یانای ئایدبرۆک تایبەت بە یانەی گڵاسگۆ ڕێنجرزدا ئەم ساڵ بەهۆی پێڕەوکردنی ڕێنماییەکانی تایبەت بە خۆپارێزی بە ڤایرۆسی کۆرۆنا لە سەر تاسەری بەریتانیا لەم کاتەدا هاندەران بێبەش بوون لە چوونە نێو یاریگا بۆ لە نزیکەوە بینینی ئەنجامی یاریەکە و بەشکردنەوەی نازناوەکە بەڵام لە دەرەوەش ئەمان خۆروخۆش و جموزۆڵ ئەوەی دەبینین ژمارە 55 کە لە ئێستاوە ئامادە کراوە بۆ بەدەستهێنانی ئەو نازناوەیە هاندەران بە جۆش و خۆشێکی زۆرەوە لە بەکەم یاریگای ئایدبرۆکێن هەرچەندە لە ڕێنماییەکانی تایبەت بە خۆپارێزی کە وا بڵاوە لە ئێستادا یاد کۆبوونەوەی زیاتر لە دەرەوە ئەنجامدێت بەڵام دەبینین بەبێ ڕەشاکردنی ئەو ڕێنماییانە بە جۆش و خۆشی بێقەرارەوە ئاهەنگی سەرکەوتن و بەدەستهێنانی نازناوە دەگێڕن ئێمە وێنەکانتان بۆ دەگوازینەوە شارپرێس تاکە میدیای کوریە لە ئێستادا کە ئەم ئاهەنگی سەرکەوتی ڕێنجەرزە بۆیەوە دەگوازێتەوە ئەنجامی سێ گۆڵ بەرامبەر بە 0 گۆڵ کرایەوە بۆ گڵاسگۆ ڕێنجرز ئەوەی بینەر و بیستەری بوون هەڵگێڕانی بەم ئەنجامە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ یانەی گڵاسگۆ ڕێنجرز یاریەکەی بە سەرکەوتنی کۆتایی بهێنا و بە فەرمی بووە خاوەنی 55مین نازداوی ئەم خولەی چامپیۆنشیپ ئەوەی بینەر و بیستەری ئەم دیمەوانە بوون کاتێک بوو لە خۆشی دەربڕینی هاندرانی یانەی گڵاسگۆ ڕێنجرز ببوونەی سەرکەوتنیان بە بەدەستهێنانی نازناوی ئەم ساڵی چامپیۆنشیپی سکۆتلەندە